هەراسانکردنی ژنان و کچانی ڕۆژنامەوان هەر لە هاوڵاتی ئاساییەوە بۆ پیاوانی ڕۆژنامەوان و بەرپرس و پارێزەرانی یاسا. راپۆرتی دووەمیشیان تایبەتە بە هەراسانکردنی ژنان و کچانی ڕۆژنامەوان لە ڕێگەی ئینتەرنێتەوە کە یەکێکە لە جۆرە بڵاوەکانی هەراسانکردن ئێستا زۆرینەی دام و دەستگاکانی با بڵێن هەڵگەیاندن لە سەرانسەری دنیادا پێوەی ئەناڵێنن. لە ڕێگای ئەم دوو ڕاپرسیەوە کە لە نێوان ژنان و کچانی ناو دامەزراوە میدیاکاندا ئەنجام دراوە و ڕاپرسی یەکەمیان تایبەت بۆ بە 49 کەس و لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەنجام دراوە. ڕاپرسی دووەمیان 100 ژنی ڕۆژنامەوانی وەکو سامپڵ وەرگرتووە. ئێمە گەشتوین بە چەند دەرەنجامێک کە بەداخەوە پێمانەڵێت کە هەراسانکردنی ژنان و کچان بووە بە ڕۆتینێک هەم لە ناو دامەزراوەکانی ڕاگەیاندن لەلایەن هاوکارەکانەوە، هاوکارە پیاوەکانیانەوە، هەم لەلایەن هاوپیشەکانیانەوە لە دامەزراوەکانی دەوروبەری خۆیانەوە ڕۆژانە ژنان و کچانی ڕاگەیاندکار تووشی هەراسانکردنە بن. وەجدە لەوە زۆرینەی کچان و ژنانی ڕاگەیاندکار بەداخەوە لە کاتی جێبەجێکردنی ئەرکی ڕاگەیاندن، لە کاتی ڕۆماڵکردنەکان، لە کاتی بەجێگیانی بەرنامەکان و لە دوای بەرنامەکانەوە بە ڕێگەی ئۆنلاین، بە ڕێگەی ڕوبەڕوو تووشی هەراسانکردنە بنەوە. و ئەو هەراسانکردانەی ڕوبەڕوو ڕۆژنامەنووسەکان ئەبنەوە هەمە جۆرن، جۆرێکی تایبەت نییە. هەراسانکردنی زارەکیمانەیە، هەراسانکردنمانەیە لەسەر بنەمای جێندەری کە بەداخەوە هاوپیشە پیاوەکان لە ڕێگەی ئیهانەکردنەوە پێتەڵێن کە تۆ لەبەرەوەی ڕەگەزەکەت ژنە کەمتری لە من تەئسیرە کاتە سەر کار و پیشەکان. کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسی جیهانی CPJ لە راپۆرتی ئەم ساڵیاندا باسییان لەوە کردووە کە 293 ڕۆژنامەنووس لە زیندانن لەسەر ئاستی جیهان. چوار لەو ڕۆژنامەنووسانە لە عێراقن. ئەوانیش ڕۆژنامەنووسە حکومدراوەکانی هەرێمی کوردستانن بە ناوەکانی گوهدار زێباری، ئومێد بەرۆشکی، پارەما شوکری و شیروان شێروانی. ئەمەی ئەمڕۆ بڵاوی دەکەینەوە 11هەمین راپۆرتی ساڵانەی سەنتەری میترۆیە. بەبێ ئەوەی ئامارەکانی ئەم ساڵە ژمار بکەین، لە دە راپۆرتی ساڵانەی سەنتەری میترۆدا لە ساڵەکانی 2011 بۆ 2020 2632 پێشێرکاری بەرامبەر بە 2165 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەاندن تۆمار کراوە کە سێ لە کەیسەکانی ئەو ماوەیە کەیسی تیرۆرن، تیرۆرکردنی کاوە گەرمیانی و وەداکەسێن و ئەرکا شەریفان. ئەو کەیسانە یان لێکۆڵینەوەی جدی تێدا نەکراوە یاخود دەرەنجامی لێکۆڵینەوەکان قایلکەر نەبوون بۆ ڕای گشتی و خێزانی قوربانیەکان. سەنتەری میترۆ داوا لە هەموو کەسانی خاوەن بڕیار دەکات لە هەرێمی کوردستان و عێراق بارودۆخ و ژینگەیەک بڕەخسێنن کە نەبێتە هەڕەشە بۆسەر ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ئەنتەرنێت و ئازادی ڕەخنەگرتن. ڕۆڵ و ئەرکی ڕاستەقینەیان ببینن بەرامبەر ئەو هەڕەشانەی ڕوبەڕووی پرەنسیبەکانی دیموکراسیەت دەبنەوە. سەنتەری میترۆ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات شەفافیەت و لێپرسینەوە بەهێز بکەن. لە میانی ساڵی 2021 353 پێشێلکاری بەرامبەر بە 260 ڕۆژنامەنووس و دامەزراوەی میدیایی کراوە. لە نێویاندا 189 ڕێگری و جیاکاری هەبووە. هەروەها 81 هێرش و لێدان و سوکایەتی، 25 دەست بەسەرکردن بەبێ بڕیاری دادگا، 25 کەیسی زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 13 کەیسی هەڕەشەکردن، هەروەها 7 کەیسی شکاردنی کەلوپەلی ڕۆژنامەوانی. لەگەڵ ئەوەشدا 1 کەیسی تەقەکردن لە ڕۆژنامەنووسان هەبووە. هەروەها 4 کەیس و حاڵەتی ڕۆژنامەنووسی حکومدراو بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەوانی هەبووە. هەروەها 2 کەیسی هەڵقوتانە سەر داخستنی بارەگای کەناڵەکان هەبووە. هەراسانکردنی سێکسی کە ماوەیەکی کەم ئێمە تۆماریەکەین 8 حاڵەت تۆمار کراوە. تەشویش و هێرشی ئەلکترۆنی بۆ سەر پێگە و کەناڵە میدیایەکان 16 جار تۆمار کراوە. هەروەها 12 جار پەخشی کەناڵە میدیایەکان ڕاگیراوە لە ماوەی ئەم 10 ساڵەدا. 10 جار بە ڕۆژنامەنووس بەڵێنامە پڕکراوەتەوە. کۆی ژمارە و پێشێلکاریانی کە لە ماوەی ئەم 10 ساڵەی ڕابردوودا دژ بە ڕۆژنامەنووسان تۆمار کراوە 2632 حاڵەتە. 2632 حاڵەت پێشێلکاری جۆرا و جۆر
بەرامبەر ڕاگەیاندکاران و میدیاکاران تۆمارکراوە. زۆر سپاس. ئێمە تەنها ئەم ساڵ لامان لەو بابەتە نەکردبەوە لە ساڵی پاریش لە نێو راپۆرتەکە بەشێکی لەسەر ئەو جیاکاریە جەندەری و هەراسانکردنەکە هەبوو، بەڵام لە ئێستا ئەوەنەی هەستی پێکرێنیان ئەو کەیسانەی کەشتوتە سنتەری میترۆ ئاماژن بۆ ئەوەی کە پانتایی هەراسانکردن و جۆری هەراسانکردن گەشەی کردووە لە نێو دامەزراوەکان و بەردەوامە و ڕۆژنامەنووسان ئەتوانم بڵێم وەکو ساڵانی ڕابردوو ڕەنگە بێدەنگیان لێ کرد بێت، ئێستا هەستەکەن کە لایەنێکێ یاخود دامەزراوەکان ئیتر گرنگی ئێن بەو بابەتە بەشێکی گرنگیان تەرخان کردو بۆ بابەتە. بۆیە ئەم ساڵ زیاتر هەوڵماننا ئێمە لە چوارچێوەی توێژینەوەیکی شابێ لەبەرەوەی کە داتاکان هەیە، بەڵام ئێمە ئەی چۆن بتوانین وەسفی حاڵەتەکان بکەین، چۆن کار لەسەر ئەوە بکەین، ڕێگە چارەکان چین، جۆری هەراسانکردنەکان چین، چونکە هەنێ جار کە ئێمە باسی هەراسانکردن نەکەین لایەنەکانی دیکە پێمان ئەڵێن ئێوە لەوانەیە هەموو جۆرێک لە کاردانەوەیان هەر شتێکی تر بکەن بە هەراسانکردن، بەڵام ئێمە دیاریمان کردووە مەسەلەن جۆری هەراسانکردنەکرد. بەشێکی زۆر لە هەراسانکردنەکان لە ناو بەداخەوە دامەزراوەکانە، ئەمە بۆ خۆی حاڵەتێکی زۆر مەترسیدارە لەبەرەوەی کە ئێمە ئەزانین ئەبێ ژینگەی کاری میدیایی و کارکردن زۆر زۆر ئارام بێ، چۆن بۆ هەردوو ڕەگەزەکە من پێم وایە کە ئەبێ ئاسایش هەبێ لە کاتی کارکردن، هەست بە ئارامی بکەیت لەبەرەوەی کە کارکردن لە میدیا خۆی جۆرێکە لەوەی کە تۆ سەرمایەکی مرۆیی عەقڵی سەرفەکەی، بۆیە پێویستت بە ژینگێکی زۆر ئارام هەیە، پێویستت بە نەفەسێکی زۆر ئارام هەیە لەبەر ئەوەی کە بەشێک لەو هەراسانکردنە بۆتە هۆی ئەوەی کە کچان و ژنانی میدیاکار داببڕێن لە کارکردن یان ناچار بکرێن لەوەی کە شوێنەکە بەجێ بێڵن یاخود نەتوانن بچنە ناوەندی بڕیاری میدیاییەوە. مەترسیدارترینیان ئەوەیە ئێمە کە پێمان وایە ئەوەیە کە کچان ناچار بن بەهۆی ئەوەی کە هیچ لایەنێک شک نەبن لە ڕووی یاسایی یاخود هەر شتێکی تر بەدەنگیانەوە بێت واز لە کاری میدیایی بێنن. ئەمەش کە مەترسێکی زۆر گەورەیە، چونکە ئێمە تا ئێستا لە قۆناغی سەرەتایی هاتنە پێشی کچانی میدیاکارین، هێشتا پێویستمان بە زیادکردنی ژمارەیانەیە نەوەک کە کچان بچنە دەرەوە لە بوارەکە و واز لە کاری میدیایی بێنن. بەڵێ خۆی لە هەموو ئیش و کارێکە لانی پۆزتیف و نێگەتیڤ هەیە، تونوتیشی ئەکرێت و ناشکرێ. ئەو تونوتیشەی لێرە ئەو داتانەی ئەمڕۆ باسکرا هەمویان ڕاستە و هەموویشیان وایە و ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکە. بە حکمی بوونی سۆشیال میدیا فەیسبوک و ئینستاگرام و ئەمانە هەر کەسێک لە ماڵی خۆیەوە بووە بە قسەکەر و بووە بە ڕاگانکار. ڕەنگە ئەوسا کەسێک ئەگەر ئیشی ڕاگانیم کرا زۆر دیار بووایە و زۆر ئەرکی لەسەر بووە، بەڵام ئێستا خەڵک چاوگوێی کراوەتەوە بە حکمی سۆشیال میدیا، هەر کەس لە ماڵەکەی خۆیەوە ئەتوانێت قسە بکە. ئەمە وای کردوە کە کارکردن لە ڕاگەاندنا فراوان بێت و